قەڵاتزەی دووەمی ڕیزبەندی بە پاڵپشتی هەندەرە زۆرەکەی لە یەکێک لە یاریەکانی هەفتەی شەشەمی خولی پلەیەکی کوردستان و لە یاریەکی بەهێز بووە میوانی زانکۆی جیهانی سێمی ڕیزبەندی لەسەر یاریگای دووەمی یانەی هەولێر. یاریەکە لە سەرەتاوە داخراوی بەخۆیەوە بینی، هەردووتی بە هەستیاری و مامەڵەیان لەگەڵ یاریەکەدا دەکرد. لە ناوەڕاستی نیوە یەکەمەوە هێرشەکان دەستی پێکرد، لە خولەکی 24 محەممەد ڕەزا توانی بربەست یەکسانی ببڕێت و قەڵازێ بە گۆڵ یەکەم پێش بخات. لە نیوە یەکەم زانکۆی جیهانی توانی ئەنجامەکە یەکسان بکاتەوە و بە پێشکەوتنی قەڵاتزێ کۆتایی هات. لە نیوەی دووەم هەرزووەم دەرفەتە بۆ زانکۆی جیهان هەڵکەوت ئەنجامەکە یەکسان بکاتەوە، سوودی لێ نەبینی. سپی پۆشەکانی خاوەن ماڵ توانای مەترسی دروستکردن و گۆڵ تۆمارکردنیان نەبوو. قەڵاتزێش بەدەر لە بەرگریەکی پتە و با هێرشی هەڵگەڕاوەش یاریان دەکرد. ئەنجامی یاریەکە گۆڕانکایی بەسەردا نەهات و بە سەرکەوتنی قەڵاتزێ کۆتایی هات. سوپاس بۆ خوای گەورە، دیارە ئامادەکاریی باشمان کرد بوو بۆ ئەوە وەلەو کاتمان کەم بۆ ئێمە کە لە یاری ڕابردوو لەگەڵ یانەی کوێ لە ساعی خۆمان براوە بووین، بەڵام بەڕاستی لەبەرەوەی گەڕی حوتەمان ئێمە دادەنیشتین چاوەڕوانمان دەکرد، پێویستمان بەوە بوو سێ خاڵی ئیزافە بکەین و بتوانین بچینە سەر و ڕیزبەندی بۆ ئەوەی کە لە گەڕی حوتەم ئەگەر نەتیجەکانیش لە بەرژەوەندی ئێمەدانە بێ بە شێوەیەکی باشتر خۆمان ئامادەکەین بۆ گەڕی دووەم. سوپاسی یاریزانەکان دەکەم، بە تایبەتیش سوپاسی ئەو هاندارە بەڕێزانە دەکەم کە ئەوڕۆ لە شاری قەڵازەی خۆشەویست و تەنانەت خەڵکێکی زۆر لە هەولێرەوە هاتوون بۆ پشتیوانیمان. بەڕاستی ئەم یاری بۆ ئێمە زۆر چار و ساز بوو لە دەرەوە یاریگای خۆمان بۆ ئەوەی پەرە بەسەرکەوتنەکانمان بدەین لە خولی پلەیەکانی کوردستان. بەڕاستی یاریەکەمان زەحمەت بوو، یاریەکەمان زەحمەت بوو لە دەرەوە یاریگای خۆمان بوو لەگەڵ زانکۆی جیهان کە یەکێکە لە تیم باشەکان و بە پاڵپشتی هاندەران کە ڕێگایەکی دووریان بڕی بوو بۆ ئێرە توانیمان ئاستێکی باش پێش بکەین لە جێمی یەکەم بە گۆڵێک پێشکەوین و تا کۆتایی احتفاظ بە ئەنجامەکە بکەین. هیوادارم لە یاریەکانی داهاتووشدا لە سەرمەنج بە بەردەوام بین بۆ ئەوەی بگەین بە خولی نایابەکانی کوردستان ئینشاءالله. بەم سەرکەوتنە قەڵاتزێ بە کاتی و بە 14 خاڵ چووە پێشەنج یانەکانی خولەکە. زانکۆی جیهانیش بەنەوە خاڵەکەی بە کاتی لە خانەی چوارەمی ڕیزبەندی دەبینرێت. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.